ئافکارەکەی سەبەبی ڕئیسی بۆ موچە گەڕێتەوە. موچەیەکێکە لە داهاتە سەرەکیەکانی ئەم منتیقی دەوروبەری هەڵەبجە کە زۆربیان لە ساهشتان لەسەر بژێویان لەسەر موچەیە موچەخۆرن. ئەوەش ئەسیری کردووە لەسەر بازار و لەسەر گوزەرانی خەڵک. ئەم شێوازی و میکانیزمی کە حکوومەتی ئێستا موچەی پێدا هەم لێبڕینەکەی هەم بەو کاتە و فترە زۆری کە موچەی پێدرێ. ئەمە هۆکاری ڕئیسیە بۆ نەمانی بازار و خراپبوونی باری گوزەرانی خەڵک و وڵی خەڵک گوزەرانی زۆر خراپە. ینی بەڕادەیە کە تەسەور ناکرێت خەڵک ئەڕووی تەمەسەل عادەکان خەڵک گوزەرانێکی زۆر خراپیە هیتە ناو بازار خەڵک گوزەرانی خراپە. ئەوەیە نعین چاکسازیکی تەواو بکرێت لە دەسەڵات لە عنی لەو داهاتی کە دەستی حکوومەتەکەی بە شازێکی شەفا بدرێ بە خەڵک. حکوومەتێ نەتوانێت پارەی ساڵێ سێ مەعاشیاوە سێ مەعاش ئەوە تا ئەمڕۆ 6 ڕۆژە دینارە نییە لە باخەڵمانە بە حەقی قورعان چوومەتە خەسخاناوە ئەوەیان بۆ نووسیوم قەرزم کردووە. باشە حکوومەتێ نەتوانێت پارەی میلەتێ جێبەجێ بکە بامکە کە ئەم ژیانە وا ناڕوە. ئەم وڵاتەی ئێمە بووە بە کۆیلەی ئەمریکا، رووسیا، ئێران، تورکیا. تێگەشی ئەم چوارە خوێنی کورد ئاوا ئەم ژن و ئەیخۆن نازانن میلەتی کورد تاکەی بێغیرەتی تاکەی بێویژدانی تاکەی ئەم خەڵکە ئەگەر ڕاستکە دەوام نەکە هەر لە فاوە حتا بگاتە تەوێڵەوە بیارەی لای ئێمەی هەورامان هەمووی بەجارێکە بێتە سەرجادە جابزانم ئاوا ناکە ئەڵێ ئەوە پارەکە ئەکینا درۆوەکەن پارە هەیە. دووەمیەوەش ئەم وڵاتەی ئێمە پڕە لە داهات بەڵام ساحێمان نییە. ئێمە وەکو کاسبکارێکی ناوبازاری هەڵەبجە ئەلبەتە ئەگەر مبالەغە نەبێت لە قسەکانە لە ساهەشتای خەڵک وەزعی خراپ نەک وەزی ئەوەی کە بڵێ کابرا شتێکی سادەی خراپە بە هەر لە ساهاتۆ خەریکە بێت سەر سفر. چونکە ئەوەی کە ماوە تۆ ئێستا لە بازارە خەڵک بیکرێ بەس خواردنە ئێتر ئەمەری نە بە جلوبەری نە بە پیاڵاو نە بە قماش نە بە فەرشی ناوماڵ بە هیچ شتێکی تر ناکە بەس ماوە تۆ خواردنەکەیش هەر ئەوەیە کە کابرا نەمری و بژیوی. ئەگەمە جاران ئالێرا 4 نەفەر 5 نەفەر فریان نەکەوتوین هەتا مەعاش تا خەڵک با خەڵی پڕ بوو. بەڵام ئێستا وای لێ هاتووە باوەڕکە 3-4 نەفەر لە شاگردەکانمان ناردێتەوە ماڵەوە خەڵک وەزعی خەریکە بەرەو سفر ئەڕوا. ئێستا وای لێ هاتووە خەڵکی ئەوە ناڕەحەتە خەریکە ژەمەکان کەمەکاتۆ ژەمی خواردن ئەیان کێنێ بە یەکەوە ئەگەر ڕۆژی 3 ژانانی خوارد بێ لەوە چە ژەمێکی بەقرتێنێ لەبەرەوەی کەواچی پاشەکەوتێ بخ. وەڵڵی هۆکاری ئەمانە 100% حکوومەتە. ئەی کاکە مبالاتی حکوومەت کاکە بەوەی کە حکوومەت ئەم پارە زۆر و پەخشان و تەخشانە ئەکرێ لەم سەرزەمینی خوا ئەخورێت لە نەوت لە مەرزەکان لە گومرگەکان لە زەریبەکان لە هەموویە هەرکامێکیان بگرڵێ کاکە ئێوارە 5 فەردە و 4 فەردە و 6 فەردە ئەوەنە پارە یەتە دایرەکەمان بەڵام نامێنێ کێ ئەی با کێ ئەیخوا ئەڕواتە بانک نەخێت ئەڕاتەکوێ ئەڕاتە باخەڵی حیزب بەس حیزب بە سەرۆکاری ئەم وڵاتەکە حیزبیشکێ بریتە لە چەند کەسێک بەمەیلی خۆیان هەتا خۆیان پڕ نەبن بەخوا بەشی بنوتۆنادە. ئەیکا لەبەرەوە ئەیکا بە کەرتی تایبەت لەبەرەوەی خەڵک لۆمەی خۆی دەکا بڵێ ئەوە منەزەماتە ئەوە کەرتی تایبەتە ئەیکا علاقەی بە ئێمەوە نییە و ئەگەر زیایکە دوایشە لەو لاوە لەگەڵ کەرتە تایبەتەکە خۆی شەریکن لەگەڵیانە ئەگەر چەندێک بێ کەرت تایبەتەکە بە ئیجارەکەی چەندێک بێ بە دوو قات بۆی دائانێ لەبەرەوەی نیوێ بگەڕێتەوە بۆ خۆی و خەڵکیش بێ ئیش و کار بێ.